مناوی خدای تاکو تەنها بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی نوێ لە چاناڵەکەی خۆتان چاناڵی ماسیۆن تیڤیەوە. لە ڤیدیۆ ئەم جارەمان هەڵدەستین بە کورتکردنەوەی چیرۆکی یەکێک لە باشترین فیلمەکانی جیهانی دیسی کە ئیش فیلمی تراژیدەی جۆکەرە. لەم ڤیدیۆیەدا گرنگترین ڕووداوەکانی فیلم و چیرۆکەکەیتان بۆ باز دەکەین. بەڵام پێش ئەوەی دەستکەین بە گێڕانەوەی ڕووداوەکان، ئەگەر بۆ یەکەم جارتە چاناڵەکەمان لە یوتیوب دەبینی، ئەوە هەر ئێستا سابسکرایبی چاناڵەکەمان بکە بۆی بینەری چەندها بابەتی جیاواز و بەسوود و بەچێژ بیت. ئەگەریش دەتەوێت زیاتر لەم جۆرە ڤیدیۆیانە بڵاو بکەینەوە، ئەویش مەبەستمان لە کورتکراوی فیلم و زینجیرەکانە، ئەوە هەر ئێستا لایکی ڤیدیۆکە بکە و تاکو کۆتایی بینەرمان بە. ئەگەریش ئەتەوێت خۆت بینەری فیلمەکە بیت، ئەوە لینکی فیلمەکە لە دیسکریپشندا دەدەم، دەتوانن بەژێر نووس و دۆبلاژی کوردیش بینەری بن. پێش ئەوەی دەستکەین بە کورتکردنەوەی چیرۆکی فیلمەکە، ئەگەر هەر پێشنیارێک یاخود داواکاریەکتان هەیە یاخود دەتانەوێت فیلمێکی دیاریکراو چیرۆکەکەی کورت بکەینەوە، ئەوە دەتوانن لە ڕێگەی ئینستاگرامەکەمانەوە ئاگادارمان بکەنەوە و هەر لەوێش فۆڵۆمان بکەن، چونکە بەم زوانەش لێش دەست دەکەین بە پۆستکردن. ڕووداوەکانی فیلمەکە لە ساڵی 1970دا دەست پێ دەکات و سەردەم ئەو ڕووداوانەشی لەم فیلمە ڕوودەدەن لە ناو شاری گۆسەمدا کە یەکێکە لە شارە خەیاڵەکانی دیسی. کەسایەتی سەرەکی ئەم فیلمەش ناوی ئارتەر فیلکە. لە سەرەتای فیلمەکە ئەوە دەبینین کە شاری گۆسەم تووشی داڕوخانێکی ئابووری بووە. بە شێوەیەک کارگوزارانی پاکەرەوەی شار و ماوەی 18 ڕۆژی ڕێک شارەکەیان پاک نەکردوێتەوە. بەهۆی ئەوەشەوە خۆڵ و خاشاک لە هەموو شوێنێک کەوتووە، بێ ئیشێکی زۆرش باڵی بەسەر ناوچەکاندا کێشەوە. ئەوەش دەزانین لەگەڵ بەرزبوونەوەی بێ ئیشی تاوانکاری و دزیش لەگەڵیدا بەرز دەبێتەوە. لەو کاتانەشدا ئارسەر فلیک لە لای دایکی خۆی دەژی کە دایکی ناوی پینی فلیکە. هەروە خودی ئارسەر دایکە نەخۆشەکەی بەخێو دەکات. باری گوزەرانی ئارسەری زۆر خراپە. دایکیشی هەمیشە پێی دەڵێت کە نامە بۆ تۆ مازوین دەنێرێت، بەڵکو لەوەی ئاوڕێکیان لێ باتەوە و یارمەتیان بات، چونکە بۆ ماوەیەکی زۆر لای ئەوان ئیشی کردووە. ئەوەش دەزانین کە ئارسەر خەریکی کارێکە، بە کوردی وابزانم واتای گاڵتەجارە کە بە عەرەبیش موهەڕیجە و بە ئینگلیزیش کڵاونە. ئەگەریش واتاکەی بە کوردی پەتی دەزانیت، ئەوە لە کۆمەنتە پێمان بڵێ. بەهەرحاڵ ئارسەر بە شێوەیەک عاشقی ئیشەکەیەتی خەونی ئەوێ بێتە کەسێکی بەناوبانگ لە نوکتە گێڕانەوەدا. هەروە ئارسەر پێشەنگی لە کارەکانیان پێشکەشکارێکە کە ناوی مۆرلی فرانکلنە. بەڵام ئارسەر کێشێکی دەرونی زۆر گەورەی هەیە کە ویش ئەوەیە لە پڕ و بێبێ ویستی خۆی دەست دەکات بە پێکەنین و قاقا لێدان. کارچیە بکات ناتوانێت دەستی بەسەردا بگرێت. زۆربەی ئەو کاتانی ئەو حاڵەتی لێ بەسەردێت لە کات و شوێنی گونجاویشدا نین. ڕۆژێکیان ئارسەر خەریکی کاری نمایشە بۆ دوکانێک. لە کاتی نمایشەکەیدا کۆمەڵە گەنجی هەرزەکار دێن و ئەو لافیتەی لێ دەدزن کە نمایشی پێدەکرد. ئارسەریش دوای گەنجەکان دەکەوێت بە هیوای ئەوەی لافیتەکەی بەدەست بهێنێتەوە، بەڵام گەنجەکان دەوری ئارسەر دەدەن و تێر شەقیشی یەکەن و لافیتەکەشی ئەشکێنن. و ئارسەر لە زەویدا دەکەوێت دەچێتە حاڵەتێک کە دەسەڵاتی نییە هیچ شتێ بکات لەوەی کە بتوانە خۆی بپارێزێت و هیچ کەسێکیش نەبوو پارێزگاری لێ بکات، کە ئەوە کاریگەرێکی زۆر لەسەر دەرونی بەجێ دەهێڵێت. هەروە ئارسەر لە پەیوەندی بەردەوامدا لەگەڵ کەسێکی شارەزای دەرونیدا، چونکە ئارسەر حەوت جۆری جیاوازی دەرمان بەکار ئەهێنێت بۆ ئەوی دەرونی بە ئارامی بمێنێتەوە، کە دەرمانەکانی لەلایەن ئەو ڕێکخراوەوە دابین دەکرێت کە شارەزایە دەرونیەکەی لێیە. دواتریش هاو پیشەکەی کە ناوی ڕاندڵە چەکێک دەدات بە ئارسەر و پێی دەڵێت کە لەم ڕۆژانەشدا ئیشت پێ دەبێت. سەرەتا ئارسەر وەری ناگرێت، بەڵام ڕاندڵ قەناعەتی پێ دەکات و پێشی دەڵێت هەرکات پارە دەستکەوت ئەو کاتێ پارەی چەکەکەم بەرەوە. دوای ئەوە بەڕێوەبەرەکەیان ئارسەر بانگ دەکات. بەڕێوەبەرەکەشی پێی دەڵێت ڕێگەت پێدەدەم کە شانۆیەکی کۆمیدی ئەنجام بدەیت، بەڵام کۆمەڵێک گلەی و گازندەم پێگەشتووە لەلایەنەوە دوکانەی ئاخرجا نمایشت بۆ کرد کە دەڵێت تۆ لێ خۆت زیوەتە و لافیتەکەی ئەوانیشت زیوە. ئارسەر ڕووداوەکانی بۆ باز دەکات، بەڵام بەڕێوەبەرەکەی پێی دەڵێت هەر چۆنێک بێت دەبێت ئەو لافیتەیە بگەڕێنیتەوە، ئەگەر پارەی لافیتەکە لە مانگانەکەت دەبڕن. دواتر ئارسەر لەناو بەرزکەرەوەی بیناکەیان چای بە دراوسەیەکیان دەکەوێت کە ناوی سۆفیە. لەناو بەرزکەرەوەکەدا گفتوگۆیەکی کورد لە نێوان ئارسەر و سۆفی ڕوودەدات. ئارسەریش لەو ماوە کورتەدا عاشقی سۆفی دەبێت. دواتر ئارسەر دەست دەکات بە چاودێریکردنی سۆفی. هەروە دواتریش سۆفی بانگ دەکات بۆ یەکێک لە نمایشەکانی.
لە ڕۆژەکانی دواتر ئارسەر خەریکی نمایشکردنێکە لە نەخۆشانەیەکی منداڵان. ئارسەر لەو کاتی خەریکی نمایشکردنە چەکەکەی لەیە دەگوێتە خوارە. دو ئەو نمایشە بەڕێوەبەرەکەی تەلەفۆنی بۆ دەکا و تێر قسەی پێ دەڵێ و پێشی دەڵێ ڕاندڵ پێی گوتم کە لە هەفتەی پێشوودا ویستوتە چەشی لێ بکڕیت، لە کۆتاییشدا پێی دەڵێ ئیتر تۆ دەرکراویت. ئارسەر لەناو شەمەندە فەرێکدایە کە بەرەو ماڵەوە دەچێت. سێ گەنج دەبینێت کە بە شەیان دیارە کوڕە مەسوولن. ئەو سێ گەنجە خەریکی گیاسەڵکردن بە کچێک. لەو کاتەشدا ئارسەر دەست دەکات بە قاقا لێدان بێویستی خۆی. وە گەنجەکان دێن بۆ لای ئارسەر و بەرشەقی ئەدەن. بەڵام لەو کاتەدا ئیتر تاو ئارسەر بێزار بوو لەو هەموو شتە و دەماچەکەی هەڵدەگرە و دوانیان ئەکوژێت و ئەوی تریش بریندار دەکات. لە کاتی وەستانی شەمەندەفەرەکە ئارسەر دوای کەسی سێم دەکەوێت و بە خوێنێکی زۆر ساردەوە دەیکوژێت. دوای ئەوە ئارسەر بە هەموو هێزی خۆی ڕادەکات و دەچێتە تەوالێتی گشتیەوە و لەوێش حاڵی لێ هاتوو نەی ئەزانی کە چی ڕوویداوە. لەوێشەوە تەواوی دەرونی دەگۆڕێت و ئارسەرێکی نوێ لەدایک دەبێت. ڕۆژی دواتر ئەوەی بۆ دەردەکەوێت کە ئەو سێ کەسی کە کوشتوێتی لە کۆمپانیاکەی تۆمازوینن. دواتر لەسەر تەلەڤیزیۆن تۆمازوین دەبینین و ئیدانەی ئەو کارە دەکات و دەژڵێت ئەو کەسەی ئەو کاری کردووە کەسێکی گەمژێ. هەروەها پۆلیس ناتوانن بکوژەکە بگرن کە ئارسەرە، چونکە لە کاتی ئەنجامدانی تاوانەکەیدا دەم و چاوی دیار نەبوو، چونکە میکاجی گاڵتەجارەکانی کردبوو. بەهۆی ئەو کاری ئارسەریشەوە وردە وردە شۆڕشێکی خەڵکی هەژار بەرامبەر دەوڵەمەندەکان دەستی پێکرد و شێوەی گاڵتەجاریان کردبووە هێمایەک بۆ شۆڕشەکەیان. دواتریش کۆمپانیاکانی وین هاوکاری مادیان بۆ سەرجەم خزمەت گوزاری کۆمەڵایەتی و دەرونیەکانیان بڕی. بۆ شێوەش ئیتر ئاسەر هیچ دەرمانێکی بۆ سەرف ناکرێت بۆ بێ دەرمان مایەوە. لە شەوەکانی دواتردا ئارسەر چوو بۆ ئەو نمایشە کۆمیدیی کە دەبوو پێشکەشی بکات. هەروە سۆفی برادەریشی لەوێ ئامادە بوو. بەڵام لە کاتی نمایشەکەیدا سەر لەنوێ کۆنتڕۆڵی خۆی لە دەست دەدات و دەست دەکا بە قاقا لێدان و زۆر بە قورسیش توانی هەندێک لەو نوکتانە بڵێت کە بە تەمای گێڕانەوەیان بوو. دوای ئەوەی ئارسەر دەگەڕێتە ماڵەوە یەکێک لەو نامانە دەکاتەوە کە دایکی بە تەما بوو بۆ تۆمازوینی بنێرێت کە ئەو کاتەشی دەیکاتەوە تووشی شۆک دەبێت کە دەبینێت تێیدا نووسراوە من و کوڕەکەت پێویستمان بە یارمەتی توێ. ئارسەر زۆر بەوە تووڕە دەبێت و بۆ بە تووڕەی لە دایکی دەپرسێت و پێی دەڵێت ئایا ئەو شتەی لە نامەکەدا نووسیتە ڕاستە یاخود نە. دایکیشی لە وەڵامدا پێی دەڵێت بەڵێ ئەوە ڕاستیەکەیە. ڕۆژی دواتر ئارسەر دەچێتە لای کۆشەکەی تۆمازوین و لەوێش کوڕەکەی تۆماز دەبینێت کە نایە بروسە. ئارسەر کەمێک یاری لەگەڵ دەکات بەڵام پێش ئەوەی زۆر لەی نزیک بێتەوە ئالفرێدی خزمەتکاری کۆشیوین دێت و دووری دەخاتەوە. ئارسەر بە خزمەتکارەکان دەڵێت من کوڕی پینی فلیکم کە ئەو پێشتر لێرە ئیشی کردو و هەموو شتێکیشی بۆ باس کردوم. ئالفرێدیش پێی دەڵێت هیچ شتێک بوونی نییە، ئەو تەنها لە خەیاڵدا دەژی. بەڵام ئارسەر ملی دەگرێت و خەریک بوو بیخنکێنێ، بەڵام بەری ئەدات و دواتریش هەڵدێت. ئەو کاتەشی دەگاتە ماڵەوە دەبینێ دایکی جەڵدە لێیداوە و خەریکە دەیگوازنەوە بۆ نەخۆشخانە. لەوێش سۆفی دراوسیان ئامادە دەبێت و هاوخەمی خۆی دەردەبڕێت بۆی. ئارسەر دەکاتە سەر ئەو کەناڵی کە بەرنامە دڵخوازەکەی لێ پێخش ئەکرێت کە ئەویش بەرنامەکەی مۆری فرانکلنە. ئارسەر تووشی شۆک دەبێت ئەو کاتی دەبینێت مۆری هەڵدەستێت گاڵتە بۆ نمایش و پێکەنینی ئارسەر دەکات کە پێشووتر ئەنجامیدا بوو و بۆ جۆکەریش بانگی دەکات. بێکاری و هەژاری تابێت زیادی ئەکرد. خەڵکیش بە ماسی گاڵتەجارەوە لە بەردەم تاوارەکەی تۆمازوین خەریکی خۆبیشانداموت. ئارسەریش ئەچێتە ناویان بە دزیشەوە. ئارسەر خۆی ئەکا بە ژووردا لە ژوورەوە جلی خزمەتکارەکان لەبەر ئەکات و دەچێتە ئەو هۆڵی کە زۆربەی دەوڵەمەندەکانی لێن و دەبینێت هەمویان دانیشتن سێری فیلمی کۆمیدیەکەن. ئەمە دانیشتن لە جێی خۆیانەوە و خەڵکیش خەریکە لە بەرسا ئەمرن کە ئەم دیمەنە زۆر بەداخەوە لەگەڵ وڵات و نیشیمانی ئێمەدا هاوشێوەیە. ئارسەر دوای تۆمازوین دەکەوێت بۆ شوێنی دەستشۆڕین. لێش پێی دەڵێت من ناوم ئارسەرە وەک کوڕی پینی فلیکم. تۆماسیش پێی دەڵێت دەزانم دەتەوێت بڵێ چی، من نەباوکتم نە هیچ، دایکت لە تاوی ژیانیدا لە خەیاڵدا ژیاوە و ئەسڵەن ئەو هەردایکی تۆ نییە کە ئەو کاتێک کە تۆم ناڵ بوویت ئەو توی هەڵگرتوەتەوە. هەروە بۆیە من دەرم کرد چونکە دەستگیر کرا و دواتریش برایە نەخۆشخانەیە ئارکهامەوە. لە کۆتاییشدا تۆمازیەک بۆ کەس لە ئارسەر دەدات و پێی دەڵێت نەکەی جارێکی تر لە کوڕەکەم نزیک بیتەوە. دواتر ئارسەر بۆ دڵنیابوونەوە لە قسەکانی تۆماس دەچێت بۆ ئەو نەخۆشخانەی کە تۆماس پێی گوت بۆ ئەوەی لەوێ لە ڕاستیەکان دڵنیا بێتەوە. ئارسەر دەتوانێت فایلەکانی دایکی بەرێت و ئەوەی لەو فایلانەیە دەیبینێت تووشی شۆکی دەکات کە لە فایلەکاندا هاتووە کە ئەو بەڕاستی نەدایکێتی نەهیچ بەڵکو تەنها هەڵی گرتووەتەوە. هەروە ئەوە لە فایلەکاندا هاتووە کە یەکێک لە خۆشەویستەکانی دەستدرێژ کردووەتە سەر کوڕە هەڵگیراوەکەی و زۆر بەخراپیش مامەڵەی لەگەڵدا کردووە. لەمەوە بازدانێکی تری دەرونی بەسەر ئارسەردا دێت. دواوەی ئارسەر دەگەڕێتەوە ماڵەوە ئەوەشی بۆ دەردەکەوێت کە سۆفی هاوڕێ و دراوسی بە هیچ شێوەیەک ئەم ناناسێت و هەرگیزە و هەرگیز پێکەوەش نەچوونەتە دەرەوە
بەڵکو سەرجەم ئەو شتانی کە ئارسەر بینیوێتی لە خەیاڵی خۆیدا دروستی کردوون. ڕۆژی دواتر ئاسەر دەچێتەوە نەخۆشخانە و دایکی خۆی دەخنکێنێت بێ ئەوەی پێی بڵێت کە هەموو ڕاستیەکانی زانیوە. لە ڕۆژەکانی دواتردا تەلەفۆنێک بۆ ئارسەر دێت، لە تەلەفۆنەکەدا پێی دەڵێت کە بانگ گەشتکراوە بۆ بەرنامەکەی مۆڕی بۆ ئەوەی چاوپێکەوتنی لەگەڵدا بکەن. ئارسەر دەست دەکات بەخۆ ئامادەکردن بۆ بەرنامەکە. لە سەرەتاشدا پلانی وابوو کە لەناو بەرنامەکەدا کۆتایی بۆ ژیانە ناخۆشەی خۆی بهێنێ کە دەیدا. لەو کاتەی ئارسەر هەر خەریکی خۆ ئامادەکردنە، ڕاندڵ و گاری دێن بۆ لای بۆ ئەوی سەرخۆشی لێ بکەن سەبارەت بە مردنی دایکی. ئارسەر لەو کاتی گاری خەریکی قسەکردن بوو هێرش دەکاتە سەری و بەرچە خۆی دەدات و دەیکوژێت و تۆڵەی خۆی لێ دەگاتەوە. ڕێگەش بەگاری دەدات کە بڕات، چونکە ئەو تاکە کەس بوو بە باشی مامەڵەی لەگەڵدا کردووە. تەواو ئارسەر بە تەواوەتی خۆی ئامادە دەکات و بە خۆی و قات و ماسکەکەیەوە دەڕات بەرەو چاوپێکەوتنەکەی و ڕێگەشدا یەکێک لە جوانترین سەماکانی ناو فیلمەکە دەکات. لە سەماکردندا دەبێت دوو پۆلیس دێن بۆ لای بۆ ئەوی هەندێک پرسیار و شی لێ بکەن، بەڵام ئارس لیان هەڵدێت و دەچێتە ناو شەمەندەفەرێک. ئەو کاتەشی دەچێت شەمەندەفەرەکەوە، دەبینێت سەرجەم ئەوانەی دەوروبەری ماسی گاڵتەجاریان لە دەم و چاوایە. ئارسەریش ماسکێک لێکیشان دەبات و بەهۆی ئەوەشەوە شەڕە بۆ کەس دەست پێ دەکات. لێک کۆڵەڕەوەکانیش دەنە ناو و یەکیشیان بە هەڵا فیشەکێک دەتەقێنێت بە یەکێک دەکەوێت ئیتر خەڵکی سەر شەمەندەفەرەکە پەلاماری لێک کۆڵەڕەوەکان دەدا. ئاسەریش ئەو هەلە بەکاردەهێنێت و لە شەمەندەفەرەکە دێتە دەرە و بەرەو چاوپێکەوتنەکە دەڕات. ئارسەریش دەکاتە شوێنی چاوپێکەوتنەکە. مۆڕیش لێوێ پێی دەڵێت ئەو ماسکە چیە لەسەر دەم و چاوتە؟ ئایا لەگەڵ خۆبیشاندەرەکانی؟ ئاسەریش دەڵێن نەخێر، ئەوە تەنها وەکو یەکێک لە ئامەڕازەکانی کارکردن بەکاری دەهێنم. ئارسەر بە مۆری دەڵێت بە ناوی جۆکەرەوە بانگم بکە، وەک چۆن لە بەرنامەکەی پێشوو وا بانگت کردبوو. ئەویش ڕازی دەبێت و بەرنامەکە دەست پێ دەکات. جۆکەریش زۆر بە جوانی دێتە ناو بەرنامەکەەوە. مۆری پێی دەڵێت من دەزانم تۆ گاڵتەجارێکی لێ هاتووی، چۆنە هەندێک نوکتە و قسەی خۆشمان پێشەش بکەیت. ئارسەریش دەفتەری نوکتەکانی دەکاتەوە و هەندێکی دەڵێت، بەڵام مۆری گاڵتە بە هەر نوکتەیەکی دەگرت کە ئارسەر دەیوت. ئارسەریش لە ناخەوە ئەوەی زۆر پێ ناخۆش بوو و ئاراستەی بەرنامەکە دەگۆڕێت. ئارسەر دەڵێت مۆری ئەو ماوەی پێیدا ڕۆشتم زۆر قورس و ناخۆش بووە، تێیدا هەندێک فەرمانبەری کۆمپانیای وینم کوشت. هەروە ئارسەر ڕای خۆی سەبارەت بە کۆمەڵگە و هەژاران و ئەوانەشی کێشەی دەرونیان هەیە دەڵێت. دواتریش ئارسەر لە جیاتی ئەوەی خۆی کوژێت ئەوە لە پەخشی ڕاستە خۆدا مۆری دەکوژێت. بۆیەوەشەوە خەڵکی زیاتر خۆپیشاندان دەکەن، هەمووان دەڕژێنە سەر شەقام. ئارسەریش دەستگیر دەکرێت. ئەم لە کاتی گواستنەوەی پشتگیری کەرانی ئارسەر هەڵدەستن بە ڕزگارکردنی و کاری تێکدەرانش لە سەرانسەری شارەکە بڵاو دەبێتەوە. لەو لاشەوە یەکێک لەوانی کە ماسکی لە دەم و چاودا هێرش دەکاتە سەر خێزانی وین و تۆماس و هاوسەرەکەشی دەگوژێت و بروسیش بەجێ دەهێڵێت. دوای ئەوەی ئارسەر بەهۆش دێتەوە ئەوە هەموو خەڵکی دەستخۆشی لێ دەکەن. لەویاشدا ئارسەر وەک جۆکەر باشترین جوڵی دەکات لە باشترین دیمەنی فیلمەکەدا. دواتر توانیان سەر لە نوێ ئارسەر دەستگیر بکەنەوە. ئەوە ئێستا ئارسەر لە نەخۆشخانەی دەرونی دەبینین و ئارسەر نوکتێک دەڵێت کە بێزگە لە خۆی کەسی کەش لێی تێ نەگەشت. ئەو کەسەشی چاوپێکەوتنی لەگەڵ دەکرد زۆر بێزار بوو. لە کۆتا دیمەنەکانی فیلمەکەش ئەوە دەبینین ئارسەر ئەو کەسەی کوشتووە کە چاوپێکەوتنی لەگەڵدا کردووە و خەریکی سەماکردنە و دوکتۆرەکانیش هەوڵ دەدەن بیگرن. بەمەش تەواوی شیرۆهی فیلمی جۆکەرمان بۆ کورتکردنەوە بە هیوای ئەوەی شێوازی کورتکردنەوەی فیلمەکەتان بەدڵ بووبێت. چاوەڕێی ئێوەی بۆی لە ڕێگەی ئینستاگرامەوە پێشنیاری فیلمەکانمان بۆ بکەن تاوەکو بۆتانی کورتکەینەوە. تاوەکو ڤیدیۆی داهاتووش لە ئەمانەتی خودای تاک و تەنها دابن.